ئەم ژنە کە ناوی زێڕەوشانە شایەتە، دەبێتە شایەت، دەبێتە بەڵگە لەسەر ئەوەی کە ئەوەی تێکشکاوە شا بووە، ئەوەی تێکشکا مەرگ بوو نەکشیان، وەی قازی توانی بە مەرگی خۆی ژیان سەرخا بەسەر مەرگە. لە سێدارەدانی قازی ئەسڵەن ئاشکرابوونی بوونیەتی نەک کوژانەوەی بوونی. سەردارەدانی پێشەوە هەست دەکەم بە ئەو شێوەی کە زەڕوو بۆ لێک بدرێتەوە، لێکدانەوەی بۆ بکرێت نەکراوە. هۆکاری ئێمەشەوە بووە ئێمە ئەوانەی کە لە قازیان کۆڵیوەتەوە، لە ژیانی قازیان کۆڵیوەتەوە، ئەو ڕێگایانیان توانیوە لێ بکۆڵنەوە کە ڕووداوەکان لە ناو ژیانی ئەمە دەگوزارێ و بە شێوەیەکی دەرەکی سێری قازی کراوە، ینی لە ناوەوە لە سێری قازی نەکراوە، ینی سێری ئەوە نەکراوە ئەوەی لە قازیە ڕوودەدا چییە، دواتر ئەو شکڵە وەردەگرێت کە لە واقعەیە، ئەوەی تەنها وەرگیراوە ئەوەیە کە قازی لە سێدارە دەدرێ وەکو فەر کەسێکی تر کە چۆن لە سێدارە دەدرێ. بەس لە ڕاستیە لە سێدارەدانی قازی لە سێدارەدان نییە ئەگەر بێت و ئێمە لەوە تێب بگەین ڕووداوی لە سێدارەدانەکە چییە، وە بۆ ئەمەش لەمە تێبگەین ڕووداوی لە سێدارەدانەکە چییە دەبێت بگەڕینەوە بۆ ئەو گەشتی ڕۆحەی کە ڕۆحی بنەماڵەی قازیەکان لە سەرەتای پەیدابوونیەوە دەیکا هەتا دێت لە ناو قازیەوە، لە ناو مەرگی قازیە دەگاتە ئەو پەڕی کەماڵ و دەوشانەوەی خۆی. بە معنایەکی تر مەرگی قازی لەلایەکەوە مەرگە، لەلایەکەوە لەدایک بوونە، لە ڕووی جەستەوە مەرگە، لە ڕووی ڕۆحەوە ڕۆح لە ناو مەرگی جەستە لەدایک دەبێ. تێگەیشتن لەمە هەست دەکەم تۆزە عادەتی و نەبێت، ینی شتێکی لەوانەیە سەخت بێ، بۆچی چونکە ئەوەی ئەمەی کە ئەم مۆزوعە ئەبێ ئەمە بچینە ناو جۆرێکی تر لە لێکۆڵینەوە لێی کە ئەو لێکۆڵنەوەیە لێکۆڵنەوەیەکی باو نییە لە ناو مێژووە، بەڵام لە عینی کاتیشا لێکۆڵنەوەیەکە کە مەنهەجێکی تۆکمەی هەیە بۆ لێکدانەوەی ڕووداوەکان، و ئەم مەنهەجە ئەمەی کە هەیە لێرە بە فەلسفەی مێژوو ناو دەبرێ، نەک مێژوو و نووسینەوەی مێژوو بە شێوازی دیکۆمنت و تاقیکردندا ڕووداوەکان و چۆن ڕوویان داوە ئاوا بزانین بیانزانین، بەڵکو لێرە مێژوو فەلسفەی مێژوو ئیش لەسەر ئەوە دەکا ئەوەی کە لە پشت ئەم ڕووداوانەوە وەک ڕووداوێکی نادیار هەیە ئەمە چییە، یعنی باس لەو ڕووداوانە دەکا کە لە ڕۆح دەکەونەوە، نەگەوانەی کە لە جەستە دەکەونەوە و ئێمە دەیان بینین و دەتوانین تۆماریان بکەین، و ئەو ڕووداوەی کە لە دەرەوە تۆمار دەکرێت لە ئەسڵا ڕووداوێکە پێشتر هەبووە و لە ڕێگەی ئەم جەستەوە، لە ڕێگەی ئەم جەستە مادیەوە ئێمە ئاشکرا دەبێ بۆ ئێمە، بەڵام ئەمەی کە ئاشکرا دەبێ ئەگەر ئێمە لە ڕووی مادیەوە سێریکەین، هەر ڕووداوێکە وەکو وابێ فەرزەن لە دەرەوە سێریکەین لە سێدارەدان و مەرگ هەموو کەسێک دەمرێ، هەموو کەسێک ینی شتێکە کە بەهایەکی ئەوتۆی نییە، بەڵام کاتێک کە ئەم مەرگە دەگەڕێینەوە کە ئەم مەرگە مەرگێکی ئاسایی نییە و دەگەڕێنەوە بۆ ئەساسی ئەمەی کە ئەم مەرگە وەک ڕووداوێک ڕوودەدا، ڕووداوێکی ئاسایی نییە و کۆتایی هێنان نییە بە ژیانی کەسێک و بە شکڵێکی ئاسایی و ئەوەی کە دەکرێت لەوانەیە کە وەکو چۆن مەسیح لە پاڵ دزێکا لە سێدارە دەدرێ، ئەمان هەردووکیان لە سێدارەدانن، هەردووکیان لە خاژدانن، بەڵام مەسیح مەرگی مەسیح شتێکە و مەرگی ئەو دزەی کە لەگەڵ یا لە خاژ دەدرێ شتێکی ترە. لە ڕاستیە ئەگەر ئێمە بە قوڵی بە وردی لەمە تێب بگەین لە حکایەتی قازی بنەماڵەکەی تێب بگەین،
دەزانین کە قازی دەسێدارەدانی قازی لە خاجدانەوەی مەسیحە لە جەستەی محەممەدا و ئەوەی ئەمەی کە من لێرە دەڵم لە خاجدانەوەی مەسیحە لە جەستەی محەممەدا طبعا هەر لە خۆمەوە ناڵێم و کۆمەڵێ بەڵگەم بەدەستەوەیە کە ئەمە ساغ دەکەنەوە بەڵام من بەڵگانە تەبەن زۆر سادە سێرکراون و تا ئێستا نێنێ و بەڵگانە ئاشکرا نەکراوە من هەوڵ دەدەم لە ڕێگەی ئاشکراکردنی یعنی ئەو کلیلانی کە لە ناو ئەم دیکۆمنتا هەیە ئەو نهێنیە دەرک پێ بکەین کە مردنی قازی جارێکی تر سەر لە نوێ لە خاجدانەوەی مەسیحە ڕۆحی مەسیحە بەس بۆەوەی تێبگەین سەر لە نوێ لە خاجدانەوەی ڕۆحی مەسیح لە خاجدانەوەی مەسیح یعنی چی؟ یعنی لە خاجدانەوەی مەسیحە لە ناو جەستەی محەممەدا بۆەوەی لە من تێبگەین کە ئێسا من دێڵم ئەمە تەمەن نەتیجەی بەحسەکەیە کە من لێکۆڵنەوەکەی کە من پێگەیشتوم قازی مەسیحە لە ناو جەستەی محەممەدا جارێکی تر لە خاج دەدێتەوە یعنی قازی بە ڕۆح مەسیحە بە جەستە محەممەدا و ڕۆح مەسیح لە جەستەی محەممەدا نەک لە جەستەکەی خۆیان لە خاج دەدێتەوە ئەگەر ئێمە سێرێکی بکەین سەری حکایەتی مەسیح بکەین لە ڕاستیان مەسیح خۆی هەر کەسێکی بێجەستە بووە مەسیح کە لە سێدارە لە خاج دەدرێ مەسیح جەستەی نیە تا لە خاج بدرێ یعنی لە جەستەدانی لە خاجدانی مەسیح لە ڕوانگەی ڕۆحەوە لە خاجدانێکی ڕەمزیە بەڵام لەناو قازیە ئەم لە خاجدانە دەبێتە لە خاجدانێکی واقعی دەبێت لە خاجدانێکی مادی ینی بۆچی چونکە مەسیح ئەمجارە لە جەستەیەکە لە خاج دەدرێت کە جەستەی محەممەدا و جەستەی محەممەدیش جەستەیەکی واقعیە وەکو جەستەی مەسیح جەستەیەکی ڕەمزینیە کە بەبێ باوک لەدایک دەبێت ئەم مەوزوعە لێکدانەوەی ئەم مەوزوعە بە پێ ئەو تەسەورانەی کە لەبارەی مەسیح و محەممەد هەیە ینی ئەمە وا دەزانم وەکو ئەو تەسەورە دینەیە کە هەیە هیچمان پێ ناڵێ بەڵام بۆ ئەوەی لەمە تێبگەین نەم حکایەتە چییە ئێمە کولتورێکی دەوڵەمەندمان هەیە لەبارەی تێگەیشتن لە ڕۆح کەویش کولتوری ئاینی حەقیقەتە کە دوو باڵی لێ دەبێتەوە یەکیان ئاینی یەزیدی ئەوی تریان ئاینی یارسانە ئەوە لە ناو یارسانە ڕۆحیانە شێوە دەگرێ و لە ناو یەزیدیە ڕۆح جەستەیانە شێوە دەگرێ و لە ناو یارسانەکانە هەر ئەوەی کە هەیە بڵێن ئەوانەی کە دەردەکەون هەمویان لە دایکبوونەکان لە دایکبوونێکی وەکو لە دایکبوونی مەسیح وایە بەبێ باوک لە دایک دەبن بابا خۆشین بەبێ باوک لە دایک دەبێ بابا ناوزی سەرگەتی بەبێ باوک لە دایک دەبێ سوڵتان ئیسحاق بەبێ باوک لە دایک دەبێ ئەمانە هەمووی حکایەتی ئەمانە هەر یەکیان حکایەتی لە دایکبوونەکان حکایەتی مەسیحەکە بەڵام لە دایکبوونی ئەمان گەر حکایەتی مەسیح بێت ئەوە لە ڕاستیان مەرگی قازی حکایەتی دیوەکەی تریم حکایەتەیە کە حکایەتی مەسیحە مەسیحەکە لە خاج دەدرێتەوە تەمان لێرە کە ئێمە باسی مەسیح دەکەین باسی مەسیحیەت ناکەین و لە ناو یارسانەکانە ڕۆح جەوهەرێکە ئەم جەوهەرە لە جەستەی جیاجیا لە سەردەمی جیاجیا شێوە دەگرێت و خۆی دەنوێنێ تەبان هەر یەکە لە ناو یارسانەکانە حەوت ڕۆحەیە کە ئەمە حەوت ڕۆحانیەکەی یارسان ساز دەکەن لە هەموو دەورەیەەکە فەرزەن کە تۆ دەڵێ دەورەی بالووری مایی کە دەورەیەکی لە 1200 ساڵام دەورەی هەیە حەوت ڕۆحانی هەن کە وە لەناو حەوتەشا دایمە یەکێکیان ژنە و ئەمان ناوی ڕەمزبارە ئەم ژنە کە هەڵگری ڕەمزە و ئەمیش وەزیفەیەکی خۆی هەیە ینی هەڵگری ڕەمزە وەکو مەریەم وایە کە چۆن هەڵگری ڕەمزە کە مەسیحە بە ڕەمز دەدوێ و ڕەمزەکە ئەو لەناو ئەوە ئەو ڕەمزە دێتە دەرێ خۆی ئاشکرا دەکات تەمان لە لای ئەوان لە لای یارسانەکان لە هەر دەورەیەەکە
حەوت ڕوحانی هەیە و خوددا دەبێتە میوانی ئەم حەوت ڕوحانیە لەناو ئەم حەوتا خوددا بە ڕەنگی جۆرا و جۆر خۆی ئاشکرا دەکات و هەر یەک لەو حەوتە وەزیفەیەکیان هەیە هەر یەکەیان جەوهرێک لە جەوهرەکان دەمێنن فەرزەن ئەخلاق خۆی جەوهرێکە عشق جەوهرێکە عشق کاتێک دێت لەناو عشق لەناو مەسیحە بەرجەستە دەبێت مەسیح بە خۆشەویستی ناسراوە ئەمە یانی چی ینی ئەو جەوهرە ڕوحیە دێت لەناو عیسای مەسیحە لەناو عیسا شکل دەگرێت شێوە دەگرێت یعنی عشق لە عیسادا شێوە دەگرێت مەسیح ناوە بۆ عشق ناوێکە بۆ ئەو جەوهرەی عشق ئەم جەوهرە هەر تەنها لە عیسا شکل ناگرێت دەکرێت لە جسمی تریشە لە سەردەمی جیاجیا شێوە بگرێت و بەڵام ڕەنگی ئەو سەردەمەی هەیە کە هەیە ئێستا ئەماگەل لە دەورەکانە سێریکەین دەورەی باباخۆشینی لوڕستان باباخۆشین بەرجەستەکەری عشقا یعنی وەکو مەسیح وایە یعنی ئەمانە لە یارسانەکان بە دۆنای دۆن ناو دەبرێ یعنی لەناو یارسانەکانە کاتێککە کەسەکە چاوی دەکرێتەوە مستەڵحەگەیە بە ناوی چاوکرانەوە کە ئەمە ناسینەوەی خۆتە لێرە ئەم کەسە ئەمەی کە چاوی دەکرێتەوە دەزانێت لە پێشتر کێ بووە ئەی دواتر دەبێت بەکێ پێشتر کێ بۆ دواتر دەبێت بەکێ ینی چی ینی جەوهرە ڕوحیەکەی خۆی دەرک پێ دەکا کە وەزیفەی بوونی ئەو تهدید دەکا فەرزەن عاشقە و سەرچاوەی عشقە وەک مەسیح سەرچاوی خۆشەویستیە یا سەرچاوەی فەرزەن عقابە یا سەرچاوەی ئەخلاقە ئاکارە ئەمانە هەر یەکەیان جەوهرێکە کە لەناو جەستەیەکە بەرجەستە دەبێت فەرزەن کە دەڵێن محەممەد جەوهری ئەخلاق لە ناویا بەرجەستە دەبێت ئەمە لە ناو یارسانە ئاواز مامەڵە لەگەڵ جەوهرەکانە دەکرێت و سەرەتا لە ناو یارسانە ئەم حەوت ڕوحانی حەوت جەوهرن هەر یەکە وەزیفەیەکی هەیە بە ڕەمزباریشەوە کە ژنە ئەم حەوت ڕوحا لە هەر سەردەمەکان لە حەوت کەسا هەر سەر دەورەیەکی یارسانیە لە حەوت کەسا بەرجەستە دەبێت و ئیشی خۆیان دەکەن هەر یەکە بە وەزیفەی خۆی ئەنجام دەدا ینی جارێکی تر ئەم جەوهرە شکل دەگرێتەوە و لای ئەوان ڕوح عیبارەتە لەو جەوهرەی کە کۆمەڵەیە شکل و ڕەنگی جیاجیای هەیە لە سەردەمە جیاجیەکانە خۆی ئاشکرا دەکات و ئەم خۆ ئاشکراکردنای ئەم جەوهرانە لە هەر دینەکە پێی دەڵێن دۆنای دۆن ینی گۆڕینی ئەم ڕوحە لە هەر سەردەمێکی نوێە لە جەستەیەکە جارێکی تر خۆی ئاشکرا دەکاتەوە تەمان ئەم ئاشکرابوونێک نییە دووبارە بێتەوە ئەم ئاشکرابوونە لە عینی کاتیشا جۆرەك لە گەشەکردن و پەرسەندنی ڕوحی تایە ینی لە جەستەیەکە کەمتر ئاشکرا دەبێت دواتر لە جەستەی دوای ئەوە ڕۆشنتر دەبێتەوە هەتا دەگاتە کامل ڕۆشنی خۆی و وەک خۆی ئاشکرا دەبێت ئێستا لای یارسانەکان لە سوڵتان ئیسحاق ئەم ڕوحە وەک خۆی ئاشکرا دەبێت ینی دەگاتە ئەو پەڕی ئاشکرابوونی خۆی لای لە اعتقادی بەرزانیەکانە کەوانیش جۆرێک لە ڕوحانیەتی کوردیان لەناوە هەیە ئەم ڕوحە لە بنەماڵەکەیانەوە لە سەرتاوە دێ بە کۆمەڵە قۆناغاتێت دەپەڕێ قۆناغی شەریعەت و طریقەت و معرفەت و حەقیقەت لە شێخ ئەحمەدی بەرزانە ئیتر لای ئەوان ڕوح دەگاتە ئەو پەڕی تەجەلی خۆی دەگاتە مەڕە قۆناغی حەقیقەت ینی ئاشکرابوونی ڕوح وەک خۆی لە تەنێکە لە جەستەیەەکە لە دوا جەستاکەیتر لێرە ڕوح لەناو ئەم جەستا هەموو نهێنیەکانی خۆی ئاشکرا دەکات حکایەتی قازیش حکایەتی ڕوحەکە کە بە زەمنێکە دەڕوا لەناو ئەم بنەماڵەیە لە زەمنە جیاجیەکانە بە شێوازی جیاجیا خۆی نیوە ئاشکرا دەکات بە تەواوەتی خۆی ئاشکرا ناکە و سڕی خۆی بە تەواوەتی ئاشکرا ناکە هەتا لە قازی محەممەدا و لە مەرگی قازیدا خۆی بە تەواوەتی ئاشکرا دەکات طبعا لەناو حەوتەنی یارسانە یەکێک هەیە ناوی ئەو کەسەیە کە وەزیفەی ئەوەیە ببێتە قوربانی و ئەمە بوونی ینی وەزیفەیەتی
ئەمە لەناو بوونیە هەیە کە قوربانیەکەیە نەگەوە شتێکە دەبێت بە قوربانی شتێ خۆی دەکا بە قوربانی شتێ نە ئەمە وەزیفەی بوونیەتی ئەمە شتێک نێت دەرەوە پێی بکە ئەمە چارەنووسی ئەوە و وجودی ئەو لەناو ئەو قوربانیە دەردەکەوێت ڕوحی ئەو دەبێت لەناو قوربانیەکە خۆی ئاشکراکە طبعا لای یارسانەکان ئەمە ینی دوو کەسن بابا یادگار و ئیبراهیم ئەمانە شای ئیبراهیم طبعا ئەمان لە حکایەتی ئیبراهیمە هەیە ئیبراهیم و ئیسماعیل کە ئیسماعیل دەبێتە قوربانیەکە و لەناو ئەوانەی کۆماریشە لە شوێنەکە یەکێک لە مەوزوعی حکایەتی قوربانیەکە بەل لە سێدارەدانەکەی قازیش حکایەتی ئیبراهیم حزورێکی سەیری هەیە لە گوتارەکانە کە سەیری دەکەی یعنی شتێک هەیە فعلەن هەست پێکراوە شتێک هەیە ڕوو دەدا هیچ تاکو ڕووی نەداوە بەس لەناو ڕوحی خەڵکە کاستی پێ دەکات و یەکێک لەو پیادانەی فترەی کۆمار زۆر بە ئاشکرا باسی قوربانی ئیسماعیل دەکات و باسی ئەم حاڵەتی قوربانیە دەکات و قازی قوربانیەکەی قازی ئەو ڕوحەیە کە ئەم وەزیفەی هەیە کە لەناو قوربانی بوونی ئەو ڕوحە تەواو ئاشکرا دەکات بۆیە لە سێدارەدانی قازی ئەسڵەن ئاشکرابوونی بوونیەتی نەکوژانەوەی بوون کۆتایی نییە لەوێوە ئیتر ئەوە هەڵدێ ئەوە ئاشکرا دەبێ ئەو سڕ ئاشکرا دەبێ کە چەند ساڵە هێشتا ئاشکرا نەبووە فەرزەنەوەکۆ وایە چۆن دەڵێ لە سوڵتان ئیسحاقا ئەو ڕوحە یارسانیەی کە هەیە دەگاتە ئەو پەری کەماڵی خۆی و دەگاتە مەرحەلەی حەقیقەت یعنی کۆمەڵە قۆناغەیە بۆی ڕوح بەرەبەرە خۆی ئاشکرا دەکا وەکو چۆن تۆوێکت هەیە ئەم تۆوە سەرەتا لەق دەردەکا و بەرەبەرە حتا دەبێتەوە بە بەرەکەی خۆی بەرەکەی دەگرێت و وەک خۆی ئاشکرا دەکاتەوە ئەمە هیگڵ تەبان بە پەرسەندنی ڕوح ناوی دەبا و ئەو منهجەی هیگڵ هەر بە هەمان شێوە ئەمە لەسەر ئەم ئەساسەیە لەسەر ئەم حاڵەتە تاریخی دۆنای دووەنە طبعا مێژونوسێکی تریشێ شپنگلەر کە وشەر لە بواری فەلسەفەی مێژووە هەر سەر بەو منهجەیە ئەو باسی دۆنای دۆنی کەسەکان دەکات لە ناو حەزارەتەکانە فەرزەن دەڵێت دیکارت لە یۆنان پارامێندس بووە فلان لە فلان بووە یعنی ئەمە لە ناو چ فەلسەفەی ئەڵمانیا چ لە ناو دەقەکانی یارسانە ئەم جۆرە لە بیرکردنەوە لە ڕوحەیە بۆیە کاتێکە لێرە باس لە ڕوح دەکرێت من لێرە باس لە ڕوح دەکەم وەگەوەی کە لە فەلسەفەی یۆنانیا لە فەلسەفەی ئەڵمانیا هەیە و هەمان شێوە ڕوح ئەو معنایە ینی لەناو یارسانەکانە هەمان معنای فەلسەفەی یۆنانی فەلسەفەی ئەڵمانی هەیە کە لە لای ڕۆمانتیکە ئەڵمانەکان ڕوح بەکاردێنێ و هیگڵ ئەم مستەلەحە تەواو پەرە پێدەدا دواتریش لای وەکوتم ئیشپنگلەر لە حەزارەتەکانە ئەم دۆنای دۆنە هەیە لای ئەو لەناو حەزارەتەکانە کەسەکان دۆنای دۆن دەکەن فلانە کەس لە فلانە حەزارەتی ترا فلانە بووە فلانە بووە ئەمە خۆی چی ئەم دۆنای دۆنە ئەمە خۆی لە ڕاستیە جەوهرێک هەیە لە کۆمەڵە جەستەی جیاجیا لە هەر سەردەمێکی جیاوازە بە شێوازی خۆی شێوازی ئەو سەردەمە دێت دەردەکەوێ و ئاشکرا دەبێ و ئەم جەوهرانەکان ئەخلاق جەوهرێکە بۆ خۆی ینی ڕوحێکە عشق ڕوحێکە قوربانی ڕوحێکە ئەمانە هەر یەکەیان ڕوحێکن و هەر یەکەیان لە یۆنانە ئەمانن بە خواوەندەکان ناوبراون لە یۆنانە ینی ئەمانە کە دەڵێن خواوەندی عشق ینی ئەو جۆرە لە توانە ئەو جۆرە لە ڕوحیەت کە لە کەسە جیاجیەکان و سەردەمە جیاجیەکانە دێ خۆی ئاشکرا دەکا بۆیە لێرە ئێمە ئێستا لەبارەی قازیەوە کە دەڵێن قازی قوربانیەکەیە کە دەڵێن بوونی قازی لە ناو مەرگیا لە ناو سێدارەدانەکەیە لە ناو لە خاژدانەکەیە کۆتایی پێ نایە لەوێەوە دەست پێ دەکا چۆن مەسیح بە لە خاژدانەکەی کۆتایی پێ نایە بە لە خاژدانەکەی ئیتر مەسیح ئەوەی کە هەیە دەست پێ دەکا لە ڕاستیە یعنی لە دوای لە خاژدانی مەسیحەوە ئیتر هەر ئەوەی کە مەسیح هێنای بڵاو دەبێتەوە بە ناوام و دنیا و قازیش لە خاژدانەوەکەی قازی ینی لە خاژدانی مەسیح نەک لە ناو جەستەی عیسا کە جەستەیەکی وەکوتم ڕەمزیە لە ناو جەستەی محەممەدا کە جەستەیەکی واقعیە لە خاش دەدێتەوە ینی حکایەتی قازی کۆکردنەوەی دووشتە یەک کۆکردنەوەی جەوهرێکی ئەخلاقیە دوو لەگەڵ عشقا و عشق و ئەم جەوهرە ئەخلاقیە ئەو لە محکەمەکەیە باسی
کە باز دەکە باسی عشق دەکا کە عشق وای لێ دەکا ڕۆبەرەوە بەردەبچێت وە وشەی عشق بەکارێت و عشق لە پێناوی چیان لە پێناوی یعنی ئەوە عشق وای لێ دەکا ئەم قوربانی قوبولکە و عاشق بوون بە عشقەوە دەچێتە ناو و بۆچی چونکە عشقی بوونە عشقی تیاچوون نییە عشقی بوونە ئەم ئەو لەوێ لە پەیدا بوون پێیا دەکە ئەو لەوێ لەدا ڕۆحی لەوێ دەردەکەوێت ڕۆح لەوێ ئاشکرا دەبێت یعنی ئەگەر ئەمە جەستەی لێرە جەستەی کۆتایی پێبێت ڕۆحی لەوێ ژیان دەست پێ دەکاتەوە بۆچی چونکە ڕۆح ئەلێرە ئیتر لەناو جەستا بەتەواتی دەردەچێ و خۆی وەکو دەردەکەوە ئاشکرا دەبێت وەکو چۆن خۆرێک لەناو تاریکیە لەناو لە دەم و بەیان هەڵدێت و ئەگەر ئێمە لێرەوە سێری قازی حکایەتی لە خاجدانەوەی ئەم مەسیحە بکەین ئەوە هەز دەکەم دەتوانین بە شێوازێکی ورتر ئەو حکایەتەی کە حکایەتی ئەم بنەماڵەیە بە وردی لێکی بینەوە لە سەردەمی کوڕی شای ئیسماعیلی سەفەویدا بەداخ سوڵتان هەیە کە بەداخ سوڵتانی بابامیری پێ دەڵێن بەداخ سوڵتان لەگەڵ جێشی ئێرانە بەرەو گورجستان دەکەونە ڕێ لە گورجستان لەوێ جۆرێک لە ناڕەزایی هەیە بۆ ئەوەی ئەو نەڕەزاییە نەمێنێ لە گورجستان چونکە ئەو کاتە گورجستان لەژێر دەسەڵاتی سەفەویەکانە بووە بەداخ سوڵتان میری کوردانە و لە ناوچەی هەر موکریان لەوێ حاکمی موکریانە میری موکریانە ئەویش بە حکمی ئەوەی لە چوارچێوەی دەوڵەتی سەفەویایە ئەویش خۆی و جێیشەکەی بەرەو ئەو دەچن بەرەوەی کە ئەو کێشەیە حەلکەنەوە ناڕەزایی و سەرپێچیانە هەیە لەوێ چارەسەریکەن ئەو بە جێیشەکەیەوە دەچێت لە بەردەم گوندێکە لە بەردەم شارێکە چادر هەڵدەدا و لە ناو ئەو شارێکی گورجستانە و شارۆچکەیەکە ناوی قازانە و ئەو شارۆچکەیە نزیکە لەو چادرگەکەی بەداخ سوڵتانەوە لە ناو یەکێک لە خێزانەکانی ئەو شارۆچکەیە کوڕێکی گەنجەیە کە تەمەنی ئەوە لە تەمەنی نەوجەوانیایە لە تەمەنی 15-16 لە بەرەو سەر حەفدەیانی لە خەون دەبینێ ئەمە سەرەتایی تر هوشیار بوونەوەی ئەم ڕوحە ئەلێرەوە دەست پێ دەکا ینی ئەلێرە ئەو ڕوحایی تر دەکەوێتە سەرەتای هەنگاو دەنێ بەرەو گەشتەکەی خۆی خەونێک دەبینێت لە خەونیا پیاوێکی نورانی دێتە خەونی ئەو ناوی عیسایە ئەو کوڕە گەنجە و مەسیحین عایلەکە ئەم پیا و نورانیە پێی دەڵێ هەڵسا تۆ محەممەدی و تۆ لە ئەزەلەوە بە مسلمانیەتی ئەوە نووسراوە لە چارەت کە تۆ بوونت لە ناو مسلمانیەتی شێوە دەگرێت و ئەمە کە ئەو خەوەکە دەبینێ دواتر تەبەنان لە خەوەکە پێی دەڵێ بڕۆ بۆ چادرگەی بۆ داخ سوڵتان لەوێ کەسێک هەیە بڕۆ بۆ چادرگەی کە سوپاکەی لێیە کەسێک هەیە ئەو نائیبی منە ئەو ڕێنوێنی دەکات کوڕە گەنجەکە لە خەو ڕادەپەڕێ ترسێکی لێ دەنیشی ئەم خەوە چێ بینیوێتی ئەو وەزعەکە و جێشێک لە بەرامبەر شار وەستاوە و ئەمە خەوە دەبینێ و لە خەوەکە پێ دەڵێن دەبێ بچی بۆ ناو جێشەکە و گەنجێکیشە ئەمە جۆرێک لە فەزایەک جۆرێک لە ترس ساز دەکات لە ناو کوڕەکە کە هەڵدەسێتەوە وەزعی باش نییە کە وەزی باش نییە باوکو دایکی هەڵدەستنەوە سەر دەکەم کوڕەکەیان وەزی باش نییە دەڵێن چی بۆ دەڵێ خەوێکم بینەوە لە خەوا پێم دەڵێن دەبێ بچی بۆ ناو ئەو سوپایە داکو باوکە کەش دەڵێ هیچ نییە و دیارە ترساوی و جارێکی تر دەیخەوێنەوە هەڵ دەدەن بخەوێتەوە کە دەخەوێتەوە دووبارە خەونەکە دەبینێتەوە هەر نەفسی حاڵەت جارێکی تر داکو باوکی لەگەڵ یا دەڕۆن و خەونەکەی لەبیر دەبنەوە بۆ جاری سێم نەفسی خەون ڕوو دەداتەوە ئەم جارە تۆزێ بە خەونەکە وەکو بڵێ بە شێوازێکی نی پێوە دیارەکە ئەو ئەمرێکە کە ئەو زیاتر ینی هێندەکات وای لێ دەکا کە جۆرەك لە ترسی لێنیشێ لە بەرامبەرەوەی کە هەیە عادەتەن وشیار بوونەوەی ڕۆح جۆرێک لە هێنیتیایە جۆرێک لە هەیبەت و ترسیتیایە ینی ئەلێرە دواتر کە
ئەمە دەزانێ باوکو دایکی خەبەر ناکاتەوە ڕێ دەکەوێت بەرەو چادرگەی سوڵتان وەداغ سوڵتان کە ئەو میرە کوردەیە کە بەڕێ دەکەوێت ئەو پیاوە هەر پیاوێکی وەکۆی سەرۆکی سوپان نییە کە هەر حاکم نییە حاکمێکی سیاسی نییە بەڵکو کەسێکی ڕوحانیشە و حەسە بە ناوەکەی پێ دەچێ ئەمە لە بنەچەدا یارسان بوو بێ چونکە بابا لە قەبی یارسانیە و ئەو بۆ داخسوڵتانی بابا میریە بابا میر پێ دەچێت یەکێک بێت لە ڕوحانیەکانی ناو یارسان و ئەمە بەڕەشتەک ئەمیش لەوانەیە بچێتەوە باپیرەی لەوانەیە یەکێک بوو بێ لە یارسانەکان و یەکێک لە ڕوحانیەکانی یارسان چونکە بابا لە قەبێکی باڵا باڵاتین لە قەبە لە ناو یارسانە کە دەدرێ بە کەسەکان وەکو بابا ناوەز بابا خۆشین بابا سەرهەنگ ئەمانە هەمووی بابان بابا تایری هەمەدانیە ئەمانە لە قەبی بابا بە حەوتەن دەبەخشەیە لێرە کەو دەچێتە ناو چادرگەکە دەمە و بەیانە ئەم پیاوەش خەریکی دەزمەشتنە کە کوڕەکە دەگاتە لای یەکسەر ئەو بانگی دەکا محەممەد یعنی ئەوەی لە خەونەکە پێوتراوە تۆ محەممەدی خۆی ناوی عیسایە ئەڵێ تۆ محەممەدی هەڵسە بڕۆ بەرەو لای نائێبەکەی من کە لەو چادرگایەیە و لێرە ڕەمزێکەیە لە ناو خەونەکە و لەوێش ڕەمزەکە ئاشکرا دەبێت کە ئەو بە محەممەد بانگی دەکا ئە لێرەوەی تر ئەم کۆدەکەم کۆدە ڕوحیە کە لە بینی ئەم دوانە هەیە ئەم کوڕەتەوە ئارام دەکاتەوە دڵنیای دەکاتەوە لەوەی کە ئەوەی کە بینویەتی ئەوە هەر خەونێک نییە لەبەرەوە کۆدەکە دەکرێتەوە ئەو یەکسەر بانگی دەکا بەو ناوەی کە لە خەوەکە بانکراوە واوەی ناو خەونەکەش ئەو دەڵێ ئەوە جێگریم نائبی منە بە معنە ڕوحانیەکەی دەڵێ نائبی منە و کاتێکە ئەو دەچی ئەم بانگی دەکا بە محەممەد یعنی ڕەمزەکە ئەو کۆدە ڕوحیە لە بینی ئەم دوانە دەکرێتەوە و دڵنیایەکی زۆر دەدا بەم گەنجە کە فعلەن ئەمە خەونێکی ئاسایی نیە و ئەوە تەواو شتێکە ئەمرێکە لە شوێنەکەەوە هاتووە دەبێت جێبەجێکە طبعاً بۆ داخبەک ئەویش دەیبینێ ینی ئەو فعلەن ئەوەی کە ڕوحی ئەم گەنجە دەبینێ کە ڕوحی دەبینێ ئەلێرەوەیە کە دەتوانێت ئەو ڕەمزە بکاتەوە کە ئەو تازە ئیسانیە ئەو ئیسایە دەبێت ببێت بە محەممەد و بۆیە بانگی دەکات بە محەممەد بەو ناوەی کە دەبێت ببێ ئەوەی کە ئەو ڕوحەت دەچێتە ناو ئەو جەستەیەوە کە دواتر لە ناو قازیە ئەم محەممەدەی کە هەیە قازیە و ئەم ڕوحە دواتر لە ناو جەستەی قازیە تەواو دەدرەوشێتەوە پەیامەکەی خۆی لە ناو مەرگا دەگەیەنە کە عیبارەتە لە خاجدانەوەی مەسیح لە ناو جەستەی محەممەدا و ئەمە دووبارە لە خاجدانەوەی ئەو مەسیحە لە ڕاستە کە دەڵێن لە خاجدانەوەی مەسیحەیانی چی مەسیح ڕۆحەکەی هەویەتی ڕۆحی مەسیح هەویەتی عشقە خۆشەویستیە و هەویەتی ڕۆحی محەممەد لی ئیسلام هەویەتێکی ئەخلاقیە ئەمە دراوە ینی وەکو کەسێکی ئەخلاقی وەینەکە لەعالی خولقی عەظیم کە ئەمە لێرەوە تەسەورێکی ئەخلاقی هەیە کە نمونەیەکی باڵای ئەخلاقی بەرجەستە کردووە و ئەمانە هەمووی لە عالەمی ڕوحیە ئەمانە کۆمەڵێ ڕوحن کۆمەڵێ جەوهەرن وەکو پێشتر باسم کرد لێرە عیسا وەک جەوهەرێک کە جەوهەری عشقا دەبێت بچێتە ناو جەستەیە کە جەستەی ئەخلاقە لەوێ بەرجەستە بێت کە جەستەی کە قازی محەممەد خۆیەتی و لێرە ئەم ڕوحە لە ناو قازیە ئێتر شکل دەگرێت شکلی کاملی خۆی دەگرێت و دەدرەوشێتەوە و ئاخر لەحزەی درەوشانەوەی لە ناو مەرگەکایە کە عیبارەتە لە خاجدانەوەی مەسیح سەر لە نوێ لە خاجدانەوەی مەسیح بەس لە جەستەیەکی ترا کە جەستەی محەممەدە ینی جەستە ئەخلاقیەکەی ئەو جەستەیە کە نموزەجی باڵای ئەخلاقە ینی ئەلێرەوە ئێمە ئەگەر بەوردی لە حکایەتەکە بڕوانین بزانین مۆزوعی ئەوەی کە من پێشتر باسی سیستەمە ئاکاریەکەم کرد وتم سیستەمە ئاکاریەکە لە ناو کۆمارە ئەم سیستەمە ئاکاریە بەرجەستە بووە و فعلەن لێرە سێر دەکەی لە ناو بۆ داخسوڵتان ئەو سیستەمە ئاکاریە ئیش دەکا و چۆن بزانین لە ناو ئەوە ئەم سیستەمە ئاکاریە ئیش دەکا طبعاً بەپێی ئەم سیستەمە ئاکاریە بوون ئازادە
يعني لەناو ئەم سیستەما پەیوەندیەکان نەکەس دەبێت زاڵ بێ بەسەر ئەویتر کەسیش قبولی زاڵیەتی دەکات لەسەر خۆی لەناو ئەم سیستەمی ئاکاریە ئاوایە لەناو سیستەمی هێزانە دەبێت زاڵ و بەزی و هەبێت سەردار و کۆی لە هەبێت بەڵام لە میترا کە لەناو سیستەمی ئاکاری سیستەمێکی ڕوحیە و هەر کەسە دەبێ ئەوەی لەناو خۆیان هەیە ئەوە وەدی بێت و بەپێی ئەو فرمانە ئیشباکە لەناو ڕوحیا هەیە ئێستا ئەم گەنجە بە فرمانی ڕوح هاتووەتە ئێرە فرمانێکی دەرەکی نییە بۆ داغبەک کە پێی دەڵێ بۆ داغبەک دەکەوێتە ناو پەیوەندیەکی ئاکاریەوە لەگەڵیا ینی ڕۆحی دەکەوێتە ناو پەیوەندی لەگەڵ ڕۆحیەوە و لێرەوە ئەو پەیوەندی ئاکاریە دروست دەبێت لە بینی ئەم و ئەوە لەبەرەوە ئەم کەسە دەبێت ئیتر تەواو لەناو ئازادی خۆیان بێت تا ڕۆحی بەرەو ڕێگاکەی خۆی بڕوات چونکە ڕۆح لەناو کۆیلا خۆی ئاشکار ناکە ڕۆح لەناو ئاغا خۆی ئاشکار ناکە ڕۆح جەستەیەکی کەس ئیرادەیەکی ئازادی دەبێت و ئیرادەیەکی دەوێت کە ئازاد بێ ئەوەنە ئەو ئیرادە ئازاد نەبێت ڕۆح لە ناویان جوڵە ناکە و ئەمە دەبێتە جەستەیەکی مادی و ژیانێکی مادی دەگوزارێنەیە کە ئامانجەکانی ئامانجی دەرەکین و هەموو ئامانجە دەرەکیانن کە لە دەرەوە هەنەوەیە کە من بژیم و ژیانێکی بە ژیانێکی مادی بژیم و وەزیفەیەکم هەبێت و ماڵ و منداڵ بەخێوکەم و ئیتر ئەم مەسئولیەتە ڕوحیە لە ئەستۆی نییە ئەم کەسە بەڵام ئەوەی کە کەسی ئازاد کە ئامانجەکەی دەگۆڕێ لە ئامانجێکی دەرەکیەوە بەرەو ئامانجێکی باڵای ڕوحی تەنها ئەم کەسە ڕۆح لە ناو جەستەیە ئازادە ینی چی ئازادە ینی ڕۆح کاتی ئەمری پێدەکە ئەمرە دەبێت بێتە دەری ئەگەر دنیاش کاول بێت ینی ئەمرە دەبێت دەرکەوێ ئیتر ئەگەر بێت و هەموو دەوروبەرەکە ڕێگە لەمە بگرن دەبێت ئەم کەسە ڕێگە بدا بە ڕۆح خۆی ئاشکراکە ئەگەر بێت و بەم ئاشکرا بوونەشی تیابشیە ئێستا الحەقی حلاج ئەمە دەرکەوتنی ڕۆحە دەبێت ڕێگەی بدا دەبێت ڕێگە بدا ڕۆح لە ڕێگەی ئەمەوە بدوێ کە ڕۆحیش دووە ئیتر دوانی ڕۆح گوتنی ڕۆح گوتنێکی مەترسیدارە گوتنێکی ئەوە هێن نییە گوتنێکی خەتەرە گوتنێکە کە شتەکان دەلەرزێنێ گوتنێکە بە معنا یۆنانیەکەی گوتن لۆگۆسیە ئەنی لۆگۆسە ئەم گوتنە تەنها گوتن نییە و ئەم لەنا ئەم گوتنە ڕۆح بوونی هەیە و ئەم گوتەیە ئەم قسەیە دەچێت شتەکان دەبڕێت ینی دەچێت ئەو اعتقادە پوچانە دەشکێنێکە هەیە و ئەو دنیا اعتقادی ناو کۆمەلگاکە دێنێتە لەرزە لەبەرەوە ئەم گوتنی ئەم قەولی ئەنا الحەق قەولێک نییە هەراوە ئەنا الحەق کەسەکە بڵێ ئەنا الحەق ئەمە هەر قەولێک نییە و هێزێک لە پشت ئەم قەولەوە هەیە بۆیە عەرشی خەلیفە دەبێت بەم قەولە بلەرزێ و دەبێت ئەو اعتقادی کە لەناو کۆمەلگا نەریتە و بۆتە عادەت و دەبێت ئەمە بلەرزێ و ئەگەر ئەمە نەلەرزی فعلەن ئەم قەولە قەولی ڕوح نییە واللێرەوەیە ئەمە قەولی ڕوحە لەبەرەوە بۆ کەسێکی ئازاد ئەگەر زمینەیەک ڕوح زمینەی ئازاد نەبێ وە کەسێک وەکو مەحوی دەڵێ سەری پێشی پێیدانە نابێ ڕوح لە ناویان نادوێ ڕوح لە ناوی ئاراستەی ناکە و ئەو فرمانەکانی خۆی نادا بەو لەوا جێبەجێ ناکە لەبەر ئەوە بۆ ئەوەی فرمان ئەم فرمانی ڕوح جێبەجێ بێت دەبێت ئەمە لە سەری خۆی خۆش بوو ئەبێت سەری پێشی پێدانای بێت جاکەوت بێتە سەرەوە ڕێگایە لێرەوە سێر دەکەین عیسا کە دواتر دەبێت لە ناو جەستەی محەممەدا لە سێدارە بدرێ لە خاج بدرێتەوە عیسا کەسێکە دەبێ بۆ سوڵتان دەزانێت دەبێت ئەمە تەواو زمینەیەکی ئازادی بۆ ساسکەی خۆی چۆنە وابێ خۆی بێت بۆیە زین سێریان پەیوەندی ئەخلاقی بکە لێرە هەیە کە ئەو سیستەمەیە کە من باسم کرد لەناو کۆمارە گەشە دەکاوە کوردبوون ڕەبتە بەم سیستەمەوە کوردبوون ئەو سیستەمە ئاکاریەیە کە تایە تاکەکان کەسیان نابێ ڕکێفی کەسیان بکە کەسیان نابێت زاڵ بێ بەسەریەکە گروپەکان نابێت کەسیان زاڵ بێ بەسەر کەسی تریانە و نابێت کەسیان سەردار بێ کەسیان کۆی لەبێ ئاغایەک بێ خێڵێک بێتە سەردار و ئەوانی تر بکاتە عەسەبەیەک وەکەوەی کە لە سەردەمی خلافەتە لە بنەماڵەکانی ترا هەیە کۆیان دەکاتەوە و دەیانکات بەهێزێک ئەمە لە ناو کووردا هەر نەبووە و لێرەوە جیاوازیەکان دروست دەبن کە ڕەبتی بەم سیستەمە ئاکاریەوە هەیە زین بۆ داخستڵان چی دەکات بەرامبەر ئەم گەنجەکە ڕۆحتیایە حەزوری بەیە کردووە دەبێت بۆ داخسوڵتان ببێتە زەمینە بۆ ئەوەی ئەم گەنجە ئەم ڕۆحە ئیشی خۆی بکە بۆ ئەوە ژوا بێت دەبێ ئەم ڕوحە ئەو کەسە فرمان دەکات بەو گەنجە بەرەو کوێ بڕوە دەبێ و زمینەی بخۆشکە تاوەکو ئەمە خۆی بێت ئەم کەسە ببێ بەخۆی ینی ئەو ڕوحە لە ناوی بەرجەستە بێ ئەوەیە دوای ئەوەی کە دەچێتە ئەوێ
خێزانەکەی دەزانن کە کوڕەکەیان چوە بۆ چادرگەی دوژمنان، چادرگەی سوڵتان. ئەوەیە باوکو دایکی و عایلەیەکی دیارە دەوڵەمەندن، مڵکێکی زۆریان هەیە. دایک و باوکی بەرەو چادرگەکە دەچن و عادەتەن ئەو کاتانە جەنگ هەبووە، جەنگ هەمووی لەسەر مڵک و لەسەر هێز و لەسەر ئەمانە بووە. ئەمانە دەچن بۆ چادرگە بۆ داخ سوڵتان دەبینن، دەڵێن ئێمە کوڕێکمان حاڵەتێکی وای هەیە، ئەویش دەڵێ کوڕەکەتان لای منە. ئەڵێ دەی هاتوون کوڕەکەمان بدەیتەوە، لە بەرامبەر ئەوەی هەچی مڵک و هینمان هەیە ئێمە هەمووی دەدەین بە تۆ لە مقابلیەوە کوڕەکەمان بدەرەوە. ئەلێرە ئەوان وا سێری ئەو دەکەن کە کەسێکی وەکو هینێکی سیاسی سێری دەکەن، نەک وە کەسێک وەکو هەر سەرکردەیەکی تر کە هاتووە بە ماڵ و مڵک دەتوانێت سڵح بکات، بەوانەی کە دەرەکیە بە سەیتەرەکردن دەتوانێت تر کۆتایی بەشتەکان بێنێ. بەس بۆ داخ سوڵتان دەڵێ ئەم کوڕەی ئێوە خۆی هاتووە بۆ ئێرە، ئەوە خۆی دەزانێ، ئێوە بچن خۆی ڕازیکەن. ئەگەر خۆی هاتەوە من ئەم مڵک و ماڵانەیە ئێوەم ناوێ، ئەم کوڕە هاتووە ئەگەر خۆی ڕازی بوو بێتەوە لەگەڵتانەوە بیبنەوە لەگەڵ خۆتان، و ئەمەش مڵک و ماڵەش من ئیشم بە مڵک و ماڵی ئێوە نییە. ئەوەیە دەچنە لای کوڕەکە ڕوح ئەمری پێ کردووە، دەبێت لەگەڵ ئەمری ڕوحا بڕوە، نابێ بڕواتەوە لەگەڵ دایکەوە، ڕوح ئەمری پێ دەکات کە نەڕواتەوە، نەک بۆ داخ سوڵتان، نەک کەس، نەک هیچ کەسێکی تر، نە دایک و باوکیشی. دایک و باوکیشی ناتوانن ینی بە سۆ ئەو عاتیفە و سۆز و خۆشەویستی کە هەیەە بۆ ئەم کوڕەیە پێ دەچێت کوڕەکەش تاقانە بوو بێت، چونکە خۆشەویستێکی زۆر سەیریان بۆ ئەم کوڕە هەیە. دەی ئەم عاتیفە و دایکایەتی و ئەمە موشتە لە بەرامبەر فەرمانی ڕوحات دەبێت ڕاوەستێ، و ئەم کوڕە نابێ عاتفی بجوڵێ، نابێ شتانە گەیە بیکات کاتێککە لەژێر حکمی ڕوحایە. لەبەرەوە لەگەڵ عایلەکە ئەڵێ من ناتوانم بێمەوە، تازە ئیترەوە مەسیری منە و ڕازی نابێ بەوە. دواتر دێنە لای بۆ داخ سوڵتان دەیانەوێت لە ڕێگەی هێزەوە، ئەلێرایەتر سیستەمی هێزەیە نەک ئازادی، داوای لێ دەکەن هەر جۆرێک بێت، بە زۆریش بێت، بە هەر شتێک بێت، چی دەوێت بۆی دەکەن بەس بە مەرجێ وا لە کوڕەکەیان بک بگەڕێتەوە. فەرزەن قسەی لەگەڵ کا بڵێەوە دایک و باوکتە ئەوە ئاوایە سۆزی بجوڵێنێ، عاتفێ بجوڵێنێ، یا لە ئاخر حەدا هێز بەکار بێنێ بڵێ من کاکە تۆ وەرناگرم، بڕۆ بۆ توێ دەڕۆی بڕۆ و دەبێ بڕۆیتەوە، ئەگەر نەڕۆیتەوە تادیدی کا بە هێز. وەڵام بۆ داخ سوڵتان لەبەرەوە لە ناو پەیوەندی ئاکاریەکایە لەگەڵ ئەم ڕوحە بۆیان دەڵێ ئەوە لە دەسەڵاتی منە نییە. لە دەسەڵاتی منە نییە یانی چی؟ یانی ئەوە حدودی ڕوحە، من بۆم نییە ینی فرمانی تیا دەکەم، بۆ نییە هێز بەکار بێنم، دەبێ ئەم کەسە لەناو ئازادی خۆیان بمێنێتەوە، واگەر بێت و ئەمە بکەم من تیا دەچم و ئەو ڕوح لە ناویا هەیە، و من بەرامبەر ئەم ڕوحە دەبێت زەمینەی بۆ ساسکەم ئازاد بێ. بەڵام ئەمانە بەچی دەڵێ بەوەندە بەو جملە دەڵێ ئەڵێ ئەوە لە دەسەڵاتی منانە. لە دەسەڵاتی منانە یانی چی؟ لە کاتێکاوە هەموو هێزێک لە ژێر دەسیایەتی، ئەم هاتووەتە ماڵەکەی، ئەو دەتوانێت لە ماڵەکەی دەریکە، ئەو دەتوانێت هەر بە هەزار ڕێگا هەیە کە بتوانێت ئەم گەنجێکە، دەتوانێت بیداتەوە بە دایک و باوکەکەی، دەتوانێت زەختی لێکە، فشاری لێکە، بەڵام ئەو تێدەگا چۆن دەبێ مامەڵێ لەگەڵ ئەم گەنجا بکرێ. ئەمە تازە گەنجێک نییە، وەکو هەر گەنجێکی تر هاتیبێ ڕای کردبێت لە دایکی باوکی و سەبەبێکی دەرەکی هەبێت و تا ئەویش بە سەبەبێکی دەرەکی بتوانێت حەلی بکە. ئەمە عیسایە کە دەبێ ببێ بە محەممەد و دواتر لە قازی محەممەددا دەبێتە محەممەد. ئەمە سەرتا حکایەتەکە لە یارسانە، ئەمە پێ دەڵێن چاوکرانەوە ئەوەیە کەسێک وشار دەبێتەوە بە ڕوحی و دەکەوێتە ناو عالەمێکی تر، ئیتر لەو ژانیە دەرەکیە ئەوەی کە هەیەتی هەمووی تر دەکەوێتە ناو مێژوویەکی تر، وەک وایە لە دایک بێت و فعلەن لێرە ئەم لە عیسا لە دایک دەبێت. ئەو عیسا لێرە کە ڕوحی وشار دەبێتەوە تووشی لە دایکبوونێکی ڕوحی دێ، جا چاوکرانەوە لە دایکبوونێکی ڕوحیە. ئەمە سەرەتای لە دایکبوونی ڕوحی بنەماڵەی قازیەکانە. بەڵام ئەم ڕوحە هەر لەناو حکایەتەکە، لەناو ئەو فرمانەی کە لە خەونەکە هەیە کە ئەڵێ ئەو ناوی عیسایە، دەڵێت تۆ محەممەدی و ئەمە لە ئەزەلەوە لە چارەی تۆ نووسراوە، تۆ پەیامی خۆت لە ناو محەممەدا
شێوە دەگرێت وە شکڵ دەگرێت وە تۆ فەڕی تۆ بەو معنایی کە هەیە ینی لەناو محەممەدایە و دەبێت بچێتە ناو جەستەی محەممەدەوە اینجا ڕۆح ئاشکرا دەبێت ئەی محەممەد کێیە محەممەد دوای 400 ساڵ لە نەوەیەک لە بنەماڵەکانی قازیا کە پێ دەڵێن قازی محەممەد دەردەکەوێت و ئەم ڕوحە گەشتی خۆی دەکات دۆنای دۆن دەکات هەتا دەچێتە دۆنی محەممەدەوە کە چوێت دۆنی محەممەدەوە اینجا ئیتر ئەلێرە پەیامەکەی خۆی دەگەیەنێ کە عیبارەتە لەوەی کە ئەمە عیسایە لە دۆنی محەممەدا سەر لە نوێ لە خاش دەدرێتەوە. ئێمە تەنها دەتوانین لە ڕێگەی دۆنای دۆنەوە ئەوەی دۆنای دۆنەی کە باسم کرد کە عیبارەتە لە گەشتی ڕۆح دۆنادۆنێکی سەلبی نییە کە کەسێک دەمرێت جسمی دەچێت نە ئەمە پەرسەندنی ڕۆحە تەمان ڕۆح لە کۆمەڵێنەوە هیگڵ دەڵێ ڕۆح زەمانێکی زۆری دەوێ هەتاوەکو قۆناغەکانی خۆی دەبڕێ و بۆ ئەوەی ئەم ڕوحە کە تازە لەدایک بووە کە لەم ڕووداوە لەدایک دەبێت پێ بگات و کامل ببێت و بگاتە ئەو پەڕی دەوشانەوەی خۆی 300 و تقریبا نزیکەی هینی دەوێت ینی 400 دەبێت 400 ساڵی دەوێت و لەو 400 ساڵە ئەم ڕوحە دەگات بە ئامانجەکەی خۆی کە ئامانجەکەی چییە لە ناو مەرگاوە دیدێ و ئەم ڕوحە دۆنای دۆن دەکا دۆنای دۆن دەکا ینی هەر جاری دەچێتە ناو جەستەیەک تەنێک هەتا دەگاتە تەنەکەی جەستە ڕاستەقینەکەی کە لەو جەستا دەتوانێت بدەوشێتەوە جا لێرە تەمان ئەم ڕوحە کە ڕۆحی عیسایە بە چەند هینێکا دەڕوە هەتا دەگاتە بە چەند دۆنێکا دەڕوە یەکێک لەوانە لە تقریبا 3 وەچەوە تەسەور دەکەم بەر لە قازی محەممەد بێ لە یەکێک لە بنەماڵی قازیەکان ئەو کاتە منداڵێکی دەبێ منداڵەکەی ناو دەنێ محەممەد دەنێرن بۆ خوێندن بۆ بێتوش گوندێکە لە بۆی لەوێ بخوێنێ لەگەڵ منداڵێکی تررا ئەم دوو منداڵە ڕق دەبنەوە محەممەد لێرە ئەم محەممەدەی دووەم یەکەم بڵین ڕق دەبێتەوە تامان کە محەممەد لە بەفرا ڕق دەبێتەوە دواتر نەخۆشیەک بڵاو دەبێتەوە نەخۆشیەکە لە ناو شاری مەهاباد تا بڵاو دەبێتەوە کەسی تیان نامێنێت تەنها ئەوانە دەمێنەوە کە شاری مەهاباد جێ دێڵن و بەرەو شاخەکان دەکەونە ڕێ ئەمە تەمان ڕووداوێکی تاریخیە تەمەەن ئەم حاڵەتە زۆر لە حاڵەتی کە ئێمە سەیری شاری مەهاباد دەکەین لە شارێکی وەکو ئەسینا یۆنانمان بێدێتەوە شارەکانی یۆنان دەوڵەتە شارەکانی یۆنان ئەسینا سیر دەکەن لە حکایەتی ئەگەر ئۆدی بە بیگرین بەڵایەک هەیە جاری وایە بەڵاکە بە بۆنەی کەسێکەوە حەزوری کەسێکەوە دروست دەبێ جاری وا هەیە بەڵایەک هەیە لە ڕێگەی ئەوەی کە کەسێک دەبێ ئێستا لە ئەسینا تووشیە و کێشە دەبێ بەس ئۆدیب لە کۆلۆنە دەچن جەستەکەی بێننەوە چونکە جەستەی ئۆدیب لە هەر شوێنە بێ ئەو بەڵایی توش نابێ کاتێک کە ئێمە ئەمانەت دەچینە ناو دەوڵەتە شارەکانی یۆنان ئەم حاڵەتانە زۆرن و لێرەوە ئەمە تەمەەن هەر ڕەبتی بە ئامادە سازیکردنی ئەم ڕوحەوە هەیە ئەمە لێرە تەبیعەت دەکەوێتە ئیش بۆ ئەوەی ئەم ڕوحە بەرەو مەنزڵگەکەی خۆی بڕوە لێرە محەممەد کە گەویش گەنجێکە ئەم گەنجە لەناو بەفرا ڕق دەبێتەوە دواترە و نەخۆشیە بڵاو دەبێتەوە بەهۆی نەمانی ئەوەوە لێرە ڕەبتێکە هەن لێرە ڕەبتێکی جەوهریە لە بینی مردنی ئەم محەممەدە و خەڵکی مەهاباتە و مەهاباد بەردەوام لە ناو مەرگا بووە شارێکە بەردەوام لە ناو مەرگا بووە بەردەوام لە فەتەی ڕووسەکانە 8,000 کەس لە ناو مەهاباتە دەکوژێن و دەکرێن بەدارە و مەهاباد شاری مەرگە بەڵام لەناو ئەم مەرگا ژیانێکی مەزن هەیە ژیانێکە قازی ئەم ڕوحە دێت لە ناو مەرگی قازیاژ ئەم ژیانە ئاشکرا دەکا ژیانێکی ئاکاری لە پشت ئەم ژیانە جەستەیەوە هەیە دایمەت جەستە دەمرێ بۆ چی بۆ ئەوەی ڕۆح گەشەی خۆی بکە دایمەت جەستە لێرە دەبێتە قوربانی ڕۆح دایمەت جەستە ینی دەبێ جەستە ببێتە قوربانی تا ڕۆح بگات ڕێڕەوەکەی خۆی ببڕێ لەم حکایەتە سێر دەکەین لەم دوانەیە دوانی محەممەد
محەممەد لە بەفرا ڕق دەبێتەوە لەولا شەوە شاری مەهاباد هەمووی دەبنە قوربانی بەڵام طبیعەت دێرە ئەم مرد نەساز دەکات مردنێکی طبیعیە چونکە مردنی محەممەدیش لەولا لەناو بەفرا ڕق دەبێتەوە طبعاً دوای ئەو نەخۆشیەکە بڵاو دەبێتەوە کە نەخۆشیەکە بڵاو دەبێتەوە یەک کەس لە بنەماڵی قازیەکان دەمێنە کە باوکی محەممەدە بنەماڵی قازیەکان هەمووی لەناو دەچن بە نەخۆشیەکە ئەم کەسە دەمێنێتەوە کەسێکی بە تەمەنی پیرە تەمەنی ڕۆشتووە لەم کەسە پیرە دواتر بنەماڵەکە دەست سەرهاڵ دەداتەوە و ئەم کەسە ئەویش خەونێک دەبینە کە دەبێ شازادەیەک بێنێ ئەوە دواتر کچێک دێنێەوە لەم جارێکی تر بنەماڵی قازیەکان دەست پێێت ئەم جەستەیە دەمێنێتەوە بۆی ڕوحەکە لەناو ئەم جەستا گەشتەکەی خۆی تەواو کە بگاتە جەستە ئەو جەستەی کە ئیتر ئامادە دەکرێت ئەو جەستەی کە ئەو سیاقە زەمەنیەی تاریخی کە دێت تەمانە هەمووی ڕبتن بەیەکەوە دەبێ ئەو زمینە تاریخی بسازێ بۆ ئەم ڕووداوە و دەبێ ئەو جەستەیە ئامادە بکرێ طبیعەت ئامادەی دەکا طبیعەت لەنەوە بنەوە کە دەیخاتەوە ێستا طبیعەت شکل دەدا بە هەر کەسێک هەرنەوەیەک شکلێکی تایبەت و فەریدە جەستەکان ئەو ئایدیاڵەکانیان ساز دەکا فەرزەن ئێستا شێوەی من لەگەڵ هەر کەسێکی تر شێوەیەکی ناوازەیە تایبەتە و کۆمەڵە تااقات لە ناو ئەم جەستا هەیە ئەم تاقانە تاقی تایبەتن لە ناو جەستێکی تا کۆمەڵە تواناو شتی تایبەتمەند هەیە و هەموو تاکێک مۆرکێکی تایبەتی خۆی هەیە و جیاوازە لە هەموو تاکێکی تر چ ئەوانەی ڕۆشتون چ ئەوانەی دێن لەبەرەوە ئەم ڕوحەت دەبێت جەستەی خۆی بدۆزێتەوە بەچی طبیعەت جەستەکەی ئامادە دەکا و ئەو جەستە لەکوێ ئامادەی دەکات لە قازی محەممەد ئەم جەستە حزور پێیا دەکا ئەو کاتر جەستەی قازی دەبێتە ئەوەی کە ئیتر ڕوح ئیشەکەی خۆی تیا دەکا و لێرەوە سێر دەکەین طبیعە کاتی ئێمە لێرەوە سێر دەکەین طبیعە بە جەستە کۆمەکی ئەم ڕوحە دەکا لێرە لەناو بنەماڵا کەس نامێنێتەوە پیاوێکی پیر کە ئیمکانی ئەوەی نییە توانای منداڵ بوونیشی هەبێت ئەمە تقریبا لە حکایەتی زەکەریا دەچێت ئەو کاتێک کە عیسا لەدایک دەبێت زەکەریا بەتەمەنە مژدەی بۆ دێکە منداڵێکی دەبێت ئەو دەڵێ من بەم تەمەن و پیریە چۆن منداڵم دەبێت ئەوەیە یەحیا لەدایک دەبێت لەو فترا ئەمەی تقریبا لە حکایەتی یەحیا دەچێت ئەمەیان ئەمەی کە لێرە هەیە و باوکی ئەم محەممەدەی یەکەم وەکو حاڵەتی باوکی یەحیای هەیە لێرەوە بەم مەرگا کە تەنان پیرە دەمێنێتەوە جارێکی تر لەم پیرە لەم کەسە پیرە کە ئیمکانی ئەوەی نییە منداڵی ببێ و لە خەوا پێی دەوترێت تۆ بۆ ئەوەی منداڵت ببێ دەبێ شازادەیەک بێنی و دواتر شازادەکە ئاماچی بیر دەکاتەوە بەم پیریە و شازادە و بەم وەزای کە هەیە چۆن شازادە دێ دواترەوە یەکێک دێخ تەویلی خەونەکەی بۆ دەکا کە شازادە لە سیدەکانە شازادەی دنیایی نییە ئەمە شتێکی ڕۆحی ئەم خەونەی تۆ بینیوتە ئەوەیە تر دواتر یەکێک لە سیدەکان کچێکی خۆی دەداتێ و لێرەوە جارێکی تر بنەماڵەکە دەست پێ دەکاتەوە بۆی بەرەو ئامانجەکە بڕوە و ئەم حکایەتە ئەم گێڕانەوەیەکی مێژوویە و ئەم ڕووداوانە ڕووداوی مێژووین لە واقعا هەن بەڵام لە عین کاتیشە لە واقعان لە ئەفسانە دەچن فەرزەن مردنی محەممەد و محەممەدی ئەوەی یەکەم ئەوەی کە لە بەفراین دەبێت دواتر شاری مەهابادە و نەخۆشیە هەمووی دەبنە قوربانی لێرە قوربانیەکەیە لێرە قەرزێک دروست دەبێت لێرە جۆرێک لە قەرز بەس بە معنا قەدەریەکەی دروست دەبێت لە ئەستۆی بنەماڵی قازیەکان کە ئەم جارە دەبێت ئەم جارە مەهاباد لە مردنی محەممەدا هەمووی ئەوانی ژگیانیان لە دەستدا بەڵام ئەم جارە دەبێت محەممەد لە پێناوی مەهاباتە بە خەڵکی مەهاباد پارێزێ بەدانی قوربانیەکە و لێرە ئەمە هەمووی وەکو بڵێ پلانێکی پێشینە هەیە وەکو لایبنتز و فەیلسوفانی ئەڵمان پێیان وایە ئەمەی کە ڕوودەدا لە پلانێکی پێشینە هەیە بۆ ڕوودانی هەر ئاوا ڕەمەکی ڕوو نادا و ئەم ڕووداوانەی کە ڕوو دەدەن هیچ یا ڕەمەکینین و عەقڵ لە پشەم ڕووداوانەوە هەیە بەس ئێمە دەرک بەوە ناکەین کە ئەمانەی ڕوو دەدەن ئێمە سیستەمەکەی ناتوانین دەرک پێ بکەین و ئەم پلانە هەیە دەبێت دواتر کە ڕوویدا ئێمە دەتوانین تەفسیریکەین بەڵام بەر لە ڕوودانی ئێمە ناتوانینەوە چونکە ئێمە نازانینەوە سیستەمە چۆن ئیش دەکا هەتا ئیش نەکا کە ئیشەکەی کرد دواتر ئێمە تێدەگەین ئەمەی بۆ کردووە یعنی شتەکەت ڕوو دەدا ئینجا دەزاندێ و وەکو ئەوە نییە ئەو جۆرە لە سیستەم نیە کە دووپات دەبێتەوە
ئێمە دەزانین فەرەزەن کەی سبێنێ خۆر هەڵدەیە لەکوێوە هەڵدێ ئەمە شتێکە لە بەرەوەی دووپات دەبێتەوە بەزەوەی دووپات نابێتەوە سیستەمەکەی بە هیچ شێوەیە ئاشکرا نییە و ئەم سیستەمە مرۆڤ ناتوانێت و عەقڵی مرۆیی ناتوانێت پێشبینی ئەوە بکا کە دەیەوێت چی بکە بەڵام ئەوەی ئەو سیستەمەی کە هیچ دووپات بوونەوەیە ئەوەی کە زانستی شێتیمانی پێدەدا ئەمە بۆی ئەوە کەشتەکە دووپات دەبێتەوە تۆ دەتوانی بزانی کەی جارێکی تر ئەم شتە دووپات دەبێتەوە ینی پێشبینی دەکرێت لێرە بەس لەوی تر فەرەزەن ئەسەر لە مۆزوعی بارانبارینە ڕێژەی بارانبارین لە دنیا ئەم پێشبینی ناکرێت ئەمە شتێکە بە پێ ئەو سیستەمە تەبیعیە دەڕوا بەڕێوە کە پێشبینی ناکرێت یعنی ڕووداوەکانی ڕووداوی چوونیەک نین و لەسەر ئەساسی تکراربوونەوە ناڕۆن بەڕێوە و لێرەوە ئەم لەناو عالەمی مرۆیە ئەگەر لەناو عالەمی تەبیعە ئەم سیستەمە ئیشکا لەناو عالەمی مرۆییشە ئەم سیستەمە ئیش دەکا و کاتێک ئینسان ڕوحی وشیار دەبێتەوە دەکەوێتە دەست ڕوحی ئیتر دەکەوێتە ژێر حکمی ئەو سیستەمە کە لە ئەسڵا سیستەمە ئاکارێکەیە و منیش بەڕاستی بە پشتبەستن بە لێکدانەوەی ڕووداوە واقعیەکان کە نەوە بنەوە لەناو ئەم بنەماڵایە هەن و مربوط بە شاری مەهاباتەوە کەوتم دەڵێ یەکێکە لە دەوڵەتە شارەکانی یۆنان پڕە لە ئەفسانەی مەرگ کە هەر لە سەرەتاوە سێردەکەی لە هەر سەردەمێکە مەرگ لەناو مەهاباتە ڕوودەدا لە وەکۆی باسم کرد لێرا مەرگەکە مەرگێکە طبیعت دەهێنێ لە شوێنێکی ترا ڕووسەکان دێن 8,000 کەس لەناو مەهاباتە دەکوژن ئەم مەرگەی کە شاری مەهابات بەردەوامتیایە دەڕوا قازی محەممەد بە مەرگی خۆی ئەم مەرگە ڕادەکرێت و بە مەرگی خۆی وا دەکا ئیتر مەهابات جارێکی تر شاری مەرگ نەبێ شاری ژیان بێ بۆ لە مەودوا مەهابات شاری ژیانە و بۆ لە مەودوا ئیتر ئەو مەرگەی کە لە ناو شاری مەهاباتە و لە منطقەی موکریانە دەخولێتەوە ئەو مەرگە ئیتر ڕادەوەستێ بۆ کێ ڕایگرد ئەم مەرگە ڕوحی قازی بە 400 ساڵی گەشتی خۆی توانی ئەم مەرگە جەماعیە کە لە مەهاباتە هەیە ڕای بگرێ وە گرنگی قازی ئەلێرایە قازی هەر ڕوحی قازی و مەرگی قازی هەر ئەوە نییە بۆیە من وتم ئەلێرەوە کۆم مەهابات دەست پێ دەکەم کۆمار دەست پێ دەکات قازی هەر ئەو مەرگەی ڕانەگرت کە دەبایە سوپای ئێران بێ مەهابات خەڵکی مەهابات لەناوبەرێ قازی ئەو مەرگەشی ڕاگرتووە بۆ داهاتوش یانی لە داهاتوشە شاری مەهابات جارێکی تر نابێتەوە شاری مەرگ ئەو مەرگە جەماعیە کە لە زەمنێک بە سروشتی ڕوودەدا زەمنێک ڕووسەکان دەیکەن لە هەر زەمنێکە کە سێر دەکەی ئەمە شاری مەرگ بووە مەرگی جەماعی بووە و قازی محەممەد بەمەی کە کردی شاری مەهاباتی لەو مەرگە ڕزگار کرد کە بەردەوام مێخەی دەگرت و جەنگی قازی جەنگ بووە لەگەڵ ئەم قەدەری شاری مەهابات و منطقەی موکریانە جەنگ بووە لەگەڵ ئەم شەیتانی مەرگەی کە هەر لە کۆنەوە یەخەی ئەم منطقەیە گرتووە بە کۆمەڵ دێدەیان یعنی جەنگی قازی لەگەڵ دەسەڵاتێکی ئەمە من باسی ڕوحی دەکەم ڕوحی قازی دەکەم جەنگی ئەم ڕوحە بووە لەگەڵ مەرگە و ئەم مێژووی دیالکتیکی ژیان و مەرگە کە مەسیح بەوە ناسراوە لە عینی کاتە ئەو ڕوحە ڕوحی جەوهری ینی بەرجەستەکەری جەوهری عشقا لە عینی کاتیشە بەرجەستەکەری جەوهری ژیانە و لێرەوە ڕوحی قازی ڕوحی بنەماڵەی قازیەکان ڕوحەکە لە ناو دیالکتیک و جەنگێکایە لەگەڵ مەرگە ئەم مەرگە هەر جاری دەچێتە شوێنێک لە فترەی قازیا دەچێتە ناو سوپای ئێران دەچێتە ناو شا و شا عیبارەتە لە بەرجەستەکەری مەرگ و ئەم مەرگە بەرجەستە دەکا بەڵام دیالکتیک ڕوو دەدا لە بینی ئەم مەرگ و ژیانە و لە ڕووی ڕوحیەوە قازی دەتوانێت مەرگەکە ڕاگرێ و دواتریش ئەمە یەکێک لەو ژنانەی کە ئەویش خاوەنی ڕوحەکەەوە وەکو وایە لەتەکەی تری حکایەتەکە بێ ئەم ژنە دەتوانێت لەم ژنا بە تەواتی دەردەکەوێت کە چۆن ڕوحی قازی مەرگ دەشکێنێ و ئەم ژنە کە ناوی زێڕەوشانە شایەتە دەبێتە شایەت دەبێتە بەڵگە لەسەر ئەوەی کە ئەوەی تێکشکاوە شا بووە ئەوەی تێکشکا مەرگ نەکشیان
و قازی توانی بە مەرگی خۆی ژیان سەرخا بەسەر من. Couldn't